بارزەکان بە خێراتنێکی گەرمتانەکەی جەژنی نەورۆزتان لێ پیرۆز بێ. فەرموونی ئێستاش لەگەڵ ئەم کورسە و گۆرانی ئێڕەقی بشكرم بيوان عزيز لما نروز بيش شاهية بيكمان بدو خاص بداهور وزرده شرف ام تكيب نمبريوه تبدا آخر ام حوالي کو زرده بکاربانیانا شکلی خط اشیاء نخوش کنی کار دادنا یہ شکل گیدن نها زارو کلمه Kürt, Kurdistan'ı, Türkiye Kurdistan'ı, Mamosayatiya kek Şureş, evina devlet Kurdistan'ı, Çerkoveli Kurdistan'ı görebilir. Tamam kek Şureş. جشنی کوردستانە جشنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە چاوگی ئاگر هێز و گیانمە باوەڕی بەرزی کوردستانمە
دەبکێکی مەسنج بۆمان گەشتکانە هەر تەیرێک هێرینا خۆ حەز بکە عەرش عەزمان دەربۆری خۆ حەز بکە هەر غەزالێک چیا و بانی خۆ حەز بکە ستارا خۆ شکەفتا خۆ حەز بکە هەر مەرلێک زمانی خۆ حەز بکە دنیا و وڵاتی خۆ حەز بکە ئەژ چ تاشرازیمە دلێ من ئەو دلا کەدێ کوردستانی حەز بکە خێرا ئەی گوڵە لێرگز چاو زەردی زیاری شاڵی جوانی گەلیکی دێری ڕەنگە سێ چۆرە سەوز و سپی و زەرد تاک تاک ئەبینرێ بە کۆڵەڵ لە ناو هەر